ویدیۆنێ بکەین کە بەشداریتان کرد لە کۆڕێک لە ساڵۆنی شەقامی جمهوری ئەخۆمە ئەزمونێکی چۆن بۆ کاردانەوەکان تۆم و تاکو چەند پێخۆش بوو کاوەکو خاتونێک و تەمەنێکی گەنجە بەشداری لە کۆڕە بکەین. سەرەتا من زۆر سپاسی مامۆستا محەممەدتایی دەکەم بۆ ئەو دەرفەتە بۆ من زۆر گرنگ بوو وەکو لەوێشە ئاماژەم پێدا لە مێژووی تەواوی تەمەنی منە لایەکی زۆر گرنگ بوو. ڕاستە خۆ بەرکەوتنم هەبوو لەگەڵ ئەو کەسانی کەوا پرسیار و گفت و گویان لە چیرۆکی ژیانی منە ڕاگر بۆ من زۆر گرنگ بوو و دەرفەتێکی زۆر باش بوو، کاردانەوەیەکی زۆر باش بوو، دەنگدانەوەیەکی زۆر باشیش بوو. سپاس بەخوا هەر لە خێزانەکەمەوە تاواکو تەواوی هاوڕێ و خزم و دۆست و ئەوانی کە ئامادە بوون خۆشحاڵی و دەستخۆشێکی زۆریان پێشکەشم کرد. ئەوە بۆ من زۆر سەربەرزی بوو. ئێستش لەوەیە مامەتۆ ینی زۆر سپاسخوای گەورەکەم ئەو ڕۆژە زۆر بە باشی تێپەڕی بێگومانەوەش بە هاوکاری مامۆستا محەممەدتایی و تەواوی ستافەکەی ئەوێ سپاسیانەکەم. زۆر بەخێر بێ زۆر سپاسیش بۆ کاک محەممەدتایر کە یەکێکە لەو کەسانەی شەقامی ساڵۆنی شەقامی جمهوری کە ماوەیەکی زۆرە بەردەوامە و میوانی زۆر باشی هێناوە ئەوەژەی دەستخۆشیە. سکاڵا نازم کێیە لە گوندێکی بچووکە؟ سکاڵا نازم ئەو کچەیە کە بەردەوام کۆڵ نادا، بەردەوام کەوتنەکانی خۆشترەوە لە سەرکەوتنەکانی، چونکە مرۆڤ ئەگەر چەند جارێک نەکەوێت نازانێت چێژی سەرکەوتن چییە. منیش لەو گوندەی خۆمەوە دەستم پێکرد لە منداڵێکی زۆر دڵپاکی بچووکی پڕ لە خەون و پڕ لە خەیاڵ و پڕ لەو جوانی کە هەمیشە هەوڵم بۆی ئەدا و ئەشیاوت نابێ و ئەشیاوت ئێرە دوورە دەستە شارە و زۆر شتی تریان ئەوت. بەڵام منوتم زۆر چاکە بە ئەو قسە لای ئێوە بمێنێتەوە ڕۆژێک منێش پێتانیشانەدەم کە ئەو شتەوانە شوێن و کەس و شتەکان هۆکارێک نین بۆ سەرکەوتن کەمە شتێکە بەردەوام ئەوترێت تەمەنەکانیش نابنە هۆکاری بۆ سەرکەوتن چکە یەکەم دروشمی سەرکەوتنی من لە 17 ساڵیە دەستی پێکرد کە ئەوەش ئێستش هەموو جارێک بە قوتابیان و ئەو مناڵانی کە دێنە لام ئەڵێم من 17 ساڵ بووم یەکەم هەنگاوی خۆمنە کە هەموو گیانم ئەلەرزی بەڵام کۆڵم نەداوە بۆی ئەمڕۆ بسەلمێنەوە زیاتریش لە ئەمڕۆ ئامادە ئینشاءڵڵا. بەدڵنیەوە سکاڵا خانە گەرباستی و بکەێنی لە چیوە دەستت پێک ڕەنگە هەندێک کەس ڕوون نەبێ لە لای پێشتر میانمان بوویتە بێگومان بەڵامەکو دووارە بیری هێنانەوەیەک بێت ئاخۆ سەرەتا چۆن دەستت پێکرد و بەچی دەستت پێکرد هەر بە پارچە ڤیددیوەکان یاخود بە ئەنی لە سۆشەڵ میدیایە؟ بێگومان من سەرەتا وەکو پێتانم وت خەونێکی زۆر بچکۆلانە لە ناو ناخما هەبوو بۆ بواری هوەر ئیدی هوەری شانۆ یا هوەری فلم زۆر بەلامۆ گرنگ بوو. ترەوە بوو یەکەم هەنگاوی خۆمنا بە کورتە فیلمی مناڵان بواری مناڵانم هەڵبژار هەر حەزم بە هوەر هەبوو. ئەو بووتر گفتوگویەکمان کرد لەگە ماڵەوە دایکمتی بۆ لایانی مناڵ هەڵ نابژێریت و هەر ئەنجامی ئەنجامیەدەی بۆ دەست ناخێتە سەر مناڵان چکە مناڵان کورتە فیلمێکی مناڵان تا ئەسە نییە فیلمێکی سینەمایی هەیە کە مناڵ چەند ڕۆڵێکی تیا بینێ و بەڵام یەک تاکە فیلمێکمانش فیلمی بێکەسە ینی مناڵێک ڕۆڵی تیاگەڕەکە هیچ ینی بە ئەکادیمی نییە خۆتان کاردانەوەکەیتان بینی تا ئێستا ئیتر دوا بەدوایەوە هیچ کارێکی تر نەکراوە. منیش وتم با لە کورتە فیلمەوە دەست پێ بکەم ئیترەوە بوو لە تەمەنی 17 ساڵی یەکەم کورتە فیلمی ببە بە هاوڕێم ئەنجامدا دواتر لە 2020 لە سەردەمی کۆڕۆنا یەکەم هەنگاوی خۆم هاویشت تاوەکو ساڵی پار 2023 مانگی دا ئیتر بەڵام پشوێکی درێژمان دا تاوەکو ئەمڕۆ بۆ ئەوەی بە ئەکادیمی و چۆن بڵێ بە کار و کەرەستەی زۆر باشترەوە بینە ناو بینەرانەوە ئەوش لە سۆشیال میدیا لە یوتیوبەکەمان ئیتر بەم جۆرە ڕۆی ئەوجی دەستخۆشیە کە ئێوە بتوانن نەروەها لە فستیڤاڵێکی شانۆشا بەشدار بن. چۆن توانیتان بەشدار بن کە یاخۆت چۆن ئەو نمایشەتان کە ڕەوانەی ئەو ستافی فستیڤاڵە کرد چۆن وەرگیرە؟ ڕاستی دەستی خات و هەوار خۆش بێت. ڕۆژێکیان پەیوەندی پێوە کردم وتی سکاڵا گیانبا من بە باشی ئەزانم کە بەشداریکەن خۆت و مناڵەکانی هاوڕێت منیش تۆزێ چۆن بڵێ قەلق بووم چکە تاسە من شانۆگەریم ئەنجامدا بە شانۆگەری سەر شەقام خوێندنەوەیەکی جیازە لە شانۆگەری ناو قوتابخانەکان و شتانێکی تر کاتێکی زۆر کەمیشمان بەدەستەوە هەرەوە 15 ڕۆژێکمان بەدەستەوە بوو وتم باشە ئیتر مناڵەکانمان کۆ کردو وتم شتێوە هەیە و زۆریان پێخۆش بوو چیرۆکێکی کورت و پوختمان داڕشت ئیترەوە بوو یعنی ئێستش دێتەوە بیرم 2011 یەکەم ڕۆژی دەستپێکەکە بوو یەکێک لە مناڵەکان هات هەژاوتی دادە هەستەکەم خەوە حەز ناکەم لەم خەوەش هەستم وتم شتێکی زۆر تایبەت بوو بۆمان ئێستا و ئێستا ژانی
تایبەترین ڕۆژ بوو ینی ئێمە ئەو کاری کە لە ناخمانە بوو گیانمان ببینەر وتیشمان مناڵانی کورد بێبەژنین بە تایبەت مناڵانی کەرکووک لەگەڵ ئەو هەموو بارودۆخی کە لە ناو ژیانی ئێمە ئەگوزارێ بەڵام ئێمە هەوڵێکی زۆر جوان و جدیماندا سپاس بەخوا بە باشی تێپەڕی سپاس بخوا بەستێکی ئەمە بکەین کە خۆت نووسیوتەوە زیاتر باسی ناوڕۆکی ئەم گۆڤارە پێم وابێت ئەگەر باسێکی ناوڕۆکی ئەم گۆڤارەمان بۆ بکەیت هەندێک شتی جوانی تیا بوو ڕاستی ینی باسی ئەواکی کە چۆن ئەو منداڵە تەرکیز بکە یاخود سەرنجی باشتر بێت یاخود چۆن ئەو ڕخنانی کە ڕوبڕویە بێت یاخود گاڵتەی پێکرێت باماشە بتوانێت بەسەری ئازاڵ بێت یعنی ئەمە زۆر گرینگە بۆ منداڵ لەو تەمەنەیە کەواسیقی بخۆی زیاتر بێت یاخود هەان و کاتێک کەسایەتی دروست ئەکا و بنیادی ئەنێت ئەگەر بەستێکی و بابەتانمان بکەی کە هەڵ بژاردۆ و چۆن ئەم بابەتت ینی بیرت لێ کردەوە. زۆر سپاس. سیمینار و هونەری ڕەفتارکردن کە گۆڤارێکە تایبەت بە بواری مناڵان و هەرزەکارانە ئەمە زۆر گرنگە بەدەر لە کورتە فیلم و شانۆگەریەکان حەزم لێ بوو گۆڤارێکی کورت و پوخت پێشکەشی مناڵان بکەم بۆ ئەوەی کە کاتێک ئەتوانم پیشانیان بدەم کاتێک کە مناڵان ئەیخوێننەوە هەست بکەن کە شێوازێکی جوان پێی بگەێنە چکە مناڵان تۆزێ لە پەروەردەکردنە جیاوازن شتێکیان پێ بڵێ بۆ ئەنجامدانی تۆزێ زەحمەت دەوێت بەڵام چی لەگەڵ هاوڕێکانیان بیخوێنەوە ئەنجامی بدەن و وێنەکانی ناویان هەستان بەم کارە کە خۆم چەندین ینی ساڵە لەبەرەوەی خەریکی تەسویرکردنەوەمانم مەجال نەبوو ئەم ساڵ بە دەرفەتم زانی یەکەم هەنگاوی خۆم بەهاوێژم کە ئەم بەم جۆرەیە لەگە وێنە و چەند شتێکی کورت و پوخت کە باز لە ئەو دەروونناسی و ئەو بابەتانی خۆیانە کات کە چی بکەن سەمە بابەتە لەسەر گاڵتە پێکردنە پاشان شانۆنامەیەک ئەو مناڵانە پێکەوە لە ماڵەوە بن یاخود لە قوتابخانەکان ئەمانەت بە تایبەت بوو مامۆستایانی قوتابخانە زۆر پێم گرینگە بۆی بیخوێنەوە مناڵەکان بتو ئەنجا کۆتاییەکی پند و حکمەتێکم جێهێشتووە لەمەوە چی فێربوون مەسەن بابەتی گاڵتە پێکردن و شانۆگەریەک سەمە شانۆگەری کۆڵانی خۆر ئاوابوون باسی ئەو مندوو خوشکاکە کە چەند جیاوازن مناڵانی کۆڵان قبول ناکەن کە بێنن لەگەڵیان هاوڕێ و هاودۆست و هاوکار بن ئەم کوڕشکە دێ بە هەمان شێ بەڵام ئەمان ئەڵێن ئێمە چەند جیاوازبی مرۆڤەکان دەبێت ڕێز لە یەکتر بگرن ئیتر بەم جۆرە بابەتەکانمان ئەڕوا جا کاردانەوەی مناڵەکانیشم بینی زۆر پێم خۆش بوو نامەیان بۆ نارتیان دادا بەڕاستی بەدەر لە کورتە فیلمەکان ئەمە هەر زۆر تایبەت بوو لەبەرەوەی لەلایەکەوە نەسیحەت و پند و ئامۆژگاریەکمان لەلایەکە شانۆگەریەکی تەیە لە ماڵ بمانەوە لەگەڵ خزم و دۆست و هاوڕێکانمانە ئەکتینگێکی تیا بکەین ینی ئەمە زۆر تایبەت بوو بۆ من خۆش بوو زۆر دەست خۆش بێ جێی شانازیت بەڕێزم ئەم گۆڤارە بچووکە چۆن دیزاینەکەی بابەتی دیزاینێکێکە لەو بابەتانێکە قورسە لەوەی نەتوانین بە مۆبایلێک بتانی ئەم هەموو دیزاینە بکەیت یاخۆت بتانی ئەم هەموو شەکاری و هەڵەچنیەی تیا بکەیت لە بەرەوەی بچووکە بابەتە بچووکەکانیش بە ئاسانی نابیدریا خۆت ماندوود دەکات چۆن دیزاینی ئەەکەی بابەتی دیزاینیش تەنسیق و سەلیقەیەکی جیاوازترە لە بابەتە سینەمای و هونەری و شانۆگەریمان من وەکو پێتانەڵم لەم بوارانیان نەمخێندەوە بەڵام وەکو خەون و خولیایەکی زۆرمێ و دڵنیاشم چەند هەڵەیەکی زۆر باشی تایە مەسەنێکی وەکو لە بواری دیزاین و دیزایانی ئەم وێنانە و ناوەڕۆکی نووسینەوەکانی ینی حەقی پێ ئەدەم ئەگەر ڕخنەی لێ بگیرێت و ئەمانە بەڵام نەکو دەرفەتێکی سەرەتا دەستم پێکرد وێنەکان نزیکەی ئەمە 3 ڕۆژ بە شەو بە ڕۆژ نەوەستا ینی ڕۆژێک بەس بۆ وێنەکان و ڕۆژێک بەس بۆ چیرۆکەکان هەڵبژاردننی و ڕۆژێکش بۆ دوا بە دوای چۆن ڕێکی بخەم بابەتەکان دوای ئەمە چی دوای ئەمە چی بێ من لەو قوتابخانەیە بووم لە خولی هاوینەیە ئەمەم بە باش زانی کە پێشکەشی قوتابیان بکەم ئەلەوێ ڕۆژانە من ئەم وەک سیمینار ئەمدایەوە پێیان ئیتراتاوە کووتمەوە زۆر بەختن چونکە ئەوکو دیارێک پێشکەشتانم کرد ڕۆژانەش لە سەریا باس و خواسم هەبوو کاردانەوەکانی ئەوێشم بینی بەڵام من کە کاتێک بابەتێکم هەڵەبژار بۆ نمونە هەر بابەتێک کە هەڵمە بژار ئەماڵێت چۆن بتوانین کێشەکانمان چارەسەرکەین ئەم وێنەیەم کە هەڵەبژار وەکو دەرەکەوێت کە کێشەیەکی هەیە و ئێوە وڵامەکەی دەستکەوێ من لێراڵم داوای یارمەتی لە مامۆستاکەت کە لە دایک و باوکت کە خوشک و برا گەورەکانت و داوای هاوکاری لە هاوڕێی متمانە پێکراوت بکە ئاماژەم بۆدا پاشان هەتا من وێنە نەبینم ناتوانم هیچ سینارۆ چیرۆکە بنووسمەوە تەنها لەگە مناڵەکانش کاتێک خەری کورتە فیلم بووین بە دوای وێنەیە کاگەڕام لەگەڵ بابەتی کێشە بگونجێ ئەم وێنەیە بەرچاوە کەوت ئیتر لە ئەمە ناومنەوە شانۆگەری کێکی بەقاوە باسی ئەم کوڕاکات کە ناوی گۆرانە کێشەیەکە ناتەوە ئەو
قاوەی کە داپیری دروستی کرۆ ئەی ڕۆشێنێ و نازانێت چی بکە و چۆن خۆی لە دەرباسکە و ئیتر داپیری ئاگدارە کە ئەم شتاکە زۆر با سیاسیانە ڕۆڵێ پێویستم بە هاوکاریە چۆن هاوکاری مەکی قاوەکەم لێون بوو ئەوش نازانێت چی بکە ئیتر ئەویشەڵێ من داپیرە تۆ وتە دەگە داوای یارمەتی لە هەر کەسێ بکەی بڕۆ لە خۆت گەورەتری بکە ئەی تۆ بۆ داوای یارمەتی لەم ناکەی ئەخرەڵێ من نەزانم تۆ کوڕێکی زۆر تێگەیشتی ئەوش کەوا ئەڵێ بامنیش بە دایکم بڵم ئەوسا وازانی دایکی تووڕابێ بەڵام دایکشی تووڕە نابێ مە ینی لە ڕێگەی وێنەکان و ئەتوان چیرۆکەکانش ئاماژەی پێ بدەم ئەم بابەتە ئەینە بە هەمان شێوەڵێم چۆن کۆنتترۆلی خۆم بکەم ینی لە ڕێگەی وێنەکانەوە زۆرهای بابەتەکان ئەخەمەڕوو چکە وێنە مناڵ دنیای ڕەنگا و ڕەنگە لە ڕێگەی وێنەکانەوە زیاتر بەدڵنیەوە بە هیوەین لە ژماری داهاتەوە تۆ جلی کوردیشی تیاابێت چونکە هەمیشە خۆت حەز لە جلی کوردیە چ لە ڤیددیۆکان نابێ خۆت لە دەرکەوتنەکان تا بێت ئاخۆ لە پلانتایە ئینشاءڵڵا وڵی ئێستاکانە کە خۆما خەریکی ئامادەکاریشم وێنەکان هەڵەبژێرم بەڵام ۆژێکێکی تر بوو کە ئاماژەت پێدا ئیشەڵا ئەوش ئەچێتە ناوی بە هیوان ژماری دووکەی تاو ئەبێت واللهی جارێ هیچ ئەو پلانم یەکەکی ئەوەسێ و کەی دەست پێ ئەەکەمەوە چونکە من لێرەوە زۆر سوپاسی کاگیات ئەەکەم چونکە کاگیات زۆر برایەکی بەڕێز بوو کە هاوکارم بوو لە چاپکردنی گۆڤارەکە وەکو سپۆنسەرکردنی ئەم گۆڤارە ئەوە بۆ من زۆر سەربەرزی و پیرۆزیەوەش لایەکی ترە لە سپاسگوزاری کە من پێشکەشی ئەوم کردووە گەنجێک بتوانێت هاوکارم بێ وەکو برایەکی بەڕێز ئەو بۆ من زۆر سەربەرزیە دو بەدوای ئەو ئەگەراوە پشگیری ترم بکرێ بێگومان چۆن بڵێ ژماری تری لێ ئەکەوێتەوە ئەوسا بە شێوازێکی باشتر ورتر و جوانتر بینین لە بابەتەکانە دەست خۆش بێ بێگومانەوە کارێکی باشە کە چاوەڕێی ژمارەی تر بکەین بەڵام ئەگەر بۆ نمونە ئەو توانای مادیەش نەبوو تۆ بتوانی بخێتە بەردەست ئێستا بابەتێکی تر هەیە بە شێوەیەکی ئەلکترۆنی بڵاو بێتەوە کە بە PDF بەتوانی لە پەیجی خۆتە لە پەیجەکانی تری کە خەڵک سەیری دەکات دەتوانانی لێ بڵاوی بکەیتەوە و پێم وابێ ئەمە یەکەم ژمارەیەوە نییە بێگومان ئەمە یەکەم ژمارەیە و یەکەم کارما کە وەکو گۆڤارە بیبینم من خۆم زۆر دڵم پێ خۆشە چکە چەنەهای ساڵە ئەو بیرۆکێم هەیە و کاتینە ئەم ساڵە و دەرفەتە ڕەخسا بۆ من زۆر سەربەرزیە وتیشم لەگەڵ هەموو هەڵەکان و شتە بچووکەکانی ئێمە بێ لە هەنگاوی بچووکەوە دەست پێ بکەین بەڵام ئەمە لە دڵی منە زۆر شیرنە چکە یەکەم هەنگاومە کە بیبینم دەستە خۆش بێ کارێکی جوانە ئەتوانین بپرسین گۆڤارەکە وەرزیە یا خۆ تۆ لە ساڵێکە دوو جارە یا جارێکە چونکی گۆڤار زۆر کات بە شێوەیەکی وەرزی بڵاو دەبێتەوە وەڵاهی منیش بیرم لەوە کردوتەوە ئەمەیە وەرزی بێت سە بۆ نمونە ئەمە لە وەرزی هاوینە پێشکەشی مناڵانم کرد بۆ وەرزی زستانە بابەتەکان زیاتر لەسەر قوتابخانە و پەروەردە و خۆپاراستن بێت لە بۆ نمونە لە بەهارانە شێوازێکی تر بێ و کاتا توانین جلی کوردیشی تیا بکەین لە کارکتەرەکان یعنی ئەمە ئاوا بەم جۆرە بڕوا من ێستا خۆما خەریکم لە ماڵەوە دەستم پێ کردەوە لە نووسینەوەی گۆڤار ژمارەی دووەمی ئیتر دوا بەدوای ئەوەش هەڵی باشتری بۆ ئەدەم بەدڵنیەوە لە کاتی نەگرتووی بوویکەوە کورتە فیلمەکانت ڕێکۆرد بکەیت چونکە ئەوەش کاتێوێ پێگومان من ئێستا لە کاری کورتە فیلمەکانە پشوویەکی زۆر درێژم وەرگرتووە خەریکی ئەم بوارم وە زۆر بواری تر هەن من ڕۆژانە بەردەوام لە خوێندنەوە کتێب زۆر ئەخوێنمەوە تر بواری دەروناسی بێ بواری مناڵان بێ چیرۆکی مناڵان بێ هێشتا بڕواکی منێڵم هێشتان هیچ نازانم هێشتا هیچ نازانم تۆ دنیای بینینی مناڵ خەیاڵی مناڵ هێن دەق و جیاواز و جوان و درەوشاوەیە هەر کەسێ بڕاتە ناوی زیاتر جوانتر و گەشتتر و دڵخۆشترە بێ من هەستەکەم لە نێو مناڵان بۆیە زیاتر گەشتتر و ئەوان دایمە شتەکان بە بچووکتریش دڵیان خۆشە بێت جاوەرە ئەو دنیا بینینی ئەوانە بێت چۆن بێ بەرامبەر ئەو شتانی کە بۆیان ئەنجامەدەی بێگومان مناڵ هەمووی هێز و توانایەکی هەیە زۆر کاتێمە پێڵێ فرەجوڵا ئەو فرەجوڵای ژواکە کە توانایەکی زۆر باشی هەبێت زۆر باشە بابینە سەر بابەتی کورتە فیلمەکانت کورتە ڤیدۆکانت تا ئێستا کورتە چەند کورتە فیلمتێ هیچ کامێک لەو بابەتانت وەکو شانۆگەرێکە بەشداری فستیڤاڵی سینەمایی کردووە تاکو ئێستاکانە لە ئەرشیفی کۆتا کورتە فیلمە من بەختەوەرم ئەوە کۆتا کورتە فیلم بکە تەسویرم کرد باسی مناڵێکی داونم ئەکرد هەر مناڵەکەش لە سلێمانیەوە هات بۆلام نە ئێم ناسی نە هیچ شتێک
زۆر تایبەت بوو ئەو مناڵە زۆر دڵی پێخۆش چکە ڕۆژێکیان لە تەلەڤیزیۆنێک بینی مقابلانەکەوتی خەونم ئەوەیە ببم بە ئەکتەر مناڵێکی داون ئەڵێ خەونم ئەوە بم بە ئەکتەر زۆر گەڕام بە دوای ژمارەی ماڵەوەیان ئیتر تاکو باوکیم دۆزێ و زۆر خۆشحاڵ بوو لە سلێمانیەوە هاتن بۆ ماڵمان بۆ لادێکەمان ئەوەنە دڵی پێ خۆش بوو خۆشی بینیەوە ینی منت بەردەوام حەزەکەم خەونی مناڵەکان بێنمەدی نزیکەی 96 کورتە فلم بوون 96 کورتە فلم و بێزگە لە زنجیرە دراما ئەمە زنجیرە درامای وەرزیشمان هەبوو درامای خوشۆ کۆمیدیا و تراژیدیای خێزانێک و درامای زەنگ باسی بەزمەکانی قوتابخانەیە کرد هەمومان بەزمی زۆرمان لە قوتابخانە هەیە اینجا ئەوەش هەر زۆر تایبەت بوو بەشداریکردم لە فیستیڤاڵە تاوەکو ئێستا ڕەوانەم کردو بەڵام وەکو وتم چیرۆکە ڕنگ بێ جوان بێ کارکتەرەکانش جوان بن بەڵام ئەو کوالێتیێنی ڕنگ بێ ئەو فیستیڤاڵە داوای کرد بێت بۆیە من تاوەکو ێستا نەگەیشتمەتەوەی ئاسی فیستیڤاڵەکان بڕۆم بەڵام وەکو وتم یەکەم کورتە فیلمم ببە بە هاوڕێم خەڵاتەکانی دەستگای ڕوانگەی وەرگی لە ساڵی 2010 بە پلەی سێم ئیتر دوا بەدوا ینی دەرفەت نەڕەخساوە تا بەشداری بکەیت سکاڵە خەنەگەر باسێکی ئەم پارچە ڤیدیۆانەمان بۆ بکەیت کورتە فیلمای من لە کەس ناچم باسی کۆمەڵی خوشکوبرا کاتەرێکی و بە تەبیعەتێ من لە کەس ناچم چیرۆکەکان زۆر جیاوازن هەرێکی و ڕوانبینینێکیە هەر مناڵێک و کە سێری یەکەم ئەڵێدا دە تۆ ئۆکەی ڕۆڵی پاڵەوانێتێک ئەدەی بە من کە لی ئەڕوانم ئەزانم چەند کارکتەریە لە ناخی هەیە لە ڕێی ئەو چیرۆکەکە ئەنووسمەوە لە ڕێی ئەوانە مەسەنەڵم تۆ ئەو پێکەوە تێکەڵ بن پێکەوە بەم جۆرە توان ئەکتینگێکی زۆر باش ئیلهامێکە بێگومان وەکو ئیلهامێکە بۆ من وەکو خوشک و برایەکەمیان پێکەوە زۆر ڕێز لە یەکتریەگرن ئێستا بوونەتە هاوڕێکی زۆر باش بەدەر لە کورتە فیلمەکان ینی ئێستا و ئێستش بەدەر لە کورتە فیلمەکان ئێوارە ماڵی ئێمە هەفتەی دوو جا سێ جا مانگشیان کۆبنەوە هەر جارێکێکیان دێن یاڵادادە کۆبنەوە قسەی خۆشم بۆکەن و باسی چالاکیەکانەکەن و گشتیان زۆر تایبەتن چیرۆکەکانش لە ئیلهامی ئەوان و کەساتی ئەوان و هەڵێ بژێرم زۆر باشە بابەتی تەسویری ئەم ڤیددیوانە کێ بۆتەکە کەسێکی پرۆفشناڵە یان کەسێکی هەروەک خۆت هاوکارت و ئاسایە لە پشتی کامیرەوە ئاسایی و هاوکارمە سەرەتا خوشکەکەم بوو هاوکارم بوو دواتر دوای 2 ساڵ مناڵانی وەرزی یەکەم تەواو بوون مناڵانی وەرزی دووەم هاتن ئەمە مناڵەکان لە 9 ساڵی وەرەگرین تاوەکو چواردە دوای چواردە خۆیان حەزیان لێ نەبوو ئەتوانن بەشدار بن ئەتوانن ینی نەمێننەوە ینی ئەو لای خوان ئەمێنێتەوە هەشمانەگە لە ڤیددیۆکان دیقەت دەی زۆر گەورەش ینی و نێو هەرزەکاریە لەگەڵ ماماوەتەوە ینی وتێتی من هێشتا بەردەوام بم ڕۆڵە گەورەکانتان لەگەڵا گێڕم پێی خۆش بووە لە وەرزی دووەمە براکەم لەگەڵ ما بەشدار بوو لە تەسویرکردنی هەر بە مۆبایلێکی ئاسای و ستاندێک و تازە بە تازە ساڵی پار مایکیشمان کرد بەبێ مایک ئەم شتانە ئەڕۆشت بەڵام کاردانەوەیەکی باشی لەکەوتەوە سپاس بۆخوا بەدڵنەوە بەڕای تو شوێنی جوگرافیەکە ینی کاریگەری هەبووە کا بتوانن پاشە ڤیددیۆکانتانە باشتر بێت چکە شوێنی زیاتر هەیە ڕەنگە گەر هاتوو لە ناو شار بن شوێنەکان کەمترە هەمووی شەقام و هەموو ینی دار و ئەم شتانە کەمترێکە وڵی جوگرافیەکە ڕاستە زۆر ڕۆڵێکی سەرەکی هەیە بەڵام ئێمە ماڵی ئێمە ماشەڵا گەورەیە لە هەر سوچێکی ئەمە تەسویەکی خۆمان کردووە اینجا ماڵ ئێمەش بەردەوام دایک و باوکم ئەیگۆڕن مەسەن حەزەکەن دیزانی باخەکە و شوێنەکان گۆڕن جاموت ئەوە زۆر بۆ من باشە ئێوە کە ئەیگۆڕن شوێنەکە کووا بێ شوێنێکی ترە ئێمەش بەو جۆرەیانی لە ماڵی خۆمان و زۆر پێویستمان بە دەرەوەی شار هەبوو بەڵام من لە ئیلهامی شوێنەکەەوە چیرۆکەکە ئەنووسم مادام دەستم ناگاتە دەرەوەی شار مەسەن دوکانێک شوێنێک شەقامێک چیرۆکەکە هەر وەکو شوێنێکی جوگرافی ناوچەکەی خۆمان ئەتوانم دیدگای ئەوە بگەێنە ببینەر بەڵام ئەگە دەرەوەی شار بە شوێنێتر بە ناجیاواسر ئەخۆڵقە ڕاستە بێکمانەوە کارێکی جوانە و بە هیوام بتوانی ئەم جارەکە کورتە فلیمێکت دروست کرد لەگەڵ منداڵەکانە لۆکەشنیوە هەڵبژێرن مناڵەکانیش هەست نەکەنەوە لە گوندێکی بچووکی کەرکووکان زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئەو کۆمەڵە بابەتە جوانەی کە پێشکەشی هەموو کەسانت کردو هەم لە گوندەکەیەوە هەم لە دەروی گوندەکەشە نازانم چیتر ماوە ئێمە قسەی لەسەرکەین چیتر ماوە ئێمە شانازی پێ بکەین سپاس دەکەم تەنها دنیاک سپاس گوزاری و سپاس بۆ ئێوە چکە کەناڵی ئاسمانی کەرکووک ئێستش دێتەوە بیرم تاکە کەناڵ بوو کە یەکەم جا دەستم هات گفتوگوی ئەم بابەتانی لەسرم لەگەڵ مناکرد ساڵی 2010 بوو و ئەم ڕۆژ 2024 بە هەمان شێوە بەردەوام چان لەسەر چالاکی و کارەکانمە بۆ من سپاس گوزارێ دەست و چاوتان خۆش بێ سپاسی تاوای کارمەندانتانەکەم ئێوەش بە هیوای سەرکەوتن و بەرەو پێشچوون هەر هەبن ئینشاءالله
زۆر سپاس بە ئامادەبوونت بێگومان جێگەی دڵخۆشەیە کە خاتونێکی گەنج بڕوزە ئەو هەموو توانە و بەهرەی هەیە و پێویستە کێمەش پشتگیری بکەین بە دڵنیایەوە.